بارودۆخ و کاتە قورس و ناهەموارەکان زۆر کات دەبنە بربەست لە بەردەم بەردەوام بوون و پێشکەوتن. بەڵام ئێمە لە کۆلێژەکانی یونایتد ساینس سەرەڕای پشۆکانی خۆپارێزی توانیمان بە سەرکەوتوترین شێواز و لە ڕێگەی بەکارهێنانی سیستمی خوێندنی ئۆنلاینەوە بەردەوامی بدەین بە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە خوێندنگاکانماندا. هەر لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆناوە دەستی بەڕێوەبەراتی کۆلێژەکانمان پلانی تۆکمە وردیان داڕشت بۆ بەردەوامبوونی پرۆسەی پەروەردە و فێرکردن بە سوودوەرگرتن و بەکارهێنانی نوێترین تەکنەلۆجیای سەردەم و مامۆستایانمان توانرا 2071 وانە بە باشترین شێواز تۆمار بکەن و لە ڕێگەی پلاتفۆرمی ئۆنلاینی بلاکبۆردەوە بەردەست خرا بۆ گشت خوێندکارەکانمان لە هەموو قۆناغەکانی خوێندن لە سەرەتاییەوە تا ئامادەیی. هاوتا لەگەڵ وانە تۆمارکراوەکاندا 6470 وانی ڕاستەوخۆ لەگەڵ خوێندکارەکاندا خوێنرا کە هاوشێوی ئەو وانانە وابوون کە لە خوێندنگاکانماندا دەخوێنران لە کاتی ئاساییدا. ئەمە جگە لە ئەنجامدانی چەندین تاقیکردنەوەی پێشبڕکێ بە شێوازی ئۆنلاین وەک ئۆلیمپیاتی بیرکاری کەنگەرو، ئۆلیمپیاتی زانست، پێشبڕکەی سولی گێڵز تۆڵکس و چەندین پێشبڕکەی هەمەجۆری تر. لەپاڵ ئەمەشدا چەندین چالاکی جۆراوجۆر و هەمە ڕەنگمان لەگەڵ خوێندکارەکانماندا ئەنجامدا بۆ بەسەبرنی کاتێکی بەسوود لە ماڵەوە. هەندێک لەو چالاکیانە بریتین لە هاوکاری خێزانەکەم دەکەم لە کارەکانی ماڵەوەدا، پێشبڕکەی کتێب خوێندنەوە، بیری خوێندنگەکەم دەکەم لەگەڵ چەندین پێشبڕکەی جۆراوجۆری تر. تایبەت بە پۆلی 12ش پرۆگرامی بەبێ هەڵا زیرۆ مستێک جێبەجێکرا کە خوێندکارەکانی پۆلی 12 زیاتر لە 12000 پرسیار شیتڵ دەکەن کە لەلایەن مامۆستایانی زۆر شارەزاوە ئامادەکراون. خوێندکارەکانمان ڕۆژانە تاقیکردنەوە لە ڕێگەی سیستەمی زیپ گرێیدەوە ئەنجام دەدەن و دواتر ڕاستەوخۆ لەگەڵ مامۆستاکانیان بابەتەکان باز دەکەن و پرسیارەکانیان شیتڵ دەکەن. هاوتا لەگەڵ هەزارەها وانی ئۆنلاین و دێها چالاکی هەمە چەشنەدا چەند سیمینارێکی ئۆنلاینمان ڕێخست کە تایبەت بوون بە بەخێوکەرانی بەڕێز لە کۆلێژەکانمان کە لەلایەن کەسانی شارەزا و پسپۆڕۆ ئامادەکرابوون. کۆلێژەکانی یونایتد ساینس بۆ داهاتوێشی گەش.